سینۆها پزیشکی تایبەتی فێرعەون، نووسینی میکا ڤاڵتاری، خوێندنەوەی زانا عەبدوڕەحمان، کاری دەنگ سۆران عەبدوڵڵا. بەشی 49 باسی خۆڕاگری لەرزە هێنەری غەزە. ئێستا گەینە جەنگی سووریا، بەڵام ئەوەی کە من لەبارەی ئەو شەڕەوە ئەیڵێم کورتە باسێکە، چونکە من پیاوێکی جەنگی نیم کە بتوانم لەوە بگەم کە جیاوازی جەنگێ لەگەڵ جەنگەکانی تردا لە ڕووی هونەری سەربازیەوە چییە. لە دیدی مندا هەموو شەڕەکان وەکو یەکن، چونکە لە هەمویاندا شارەکان وێران دەبن و خانوەکان دەسووتێن، خەڵکی دەکوژێن و شیوەنی ژن و مناڵان ئازاری ڕۆحەدەن. ئەم دیمەن و ڕووداوانە لە هەموو شەڕەکاندا دووبارە بنەوە. من ئەگەر بمەوێ باسی شەڕی درێژخایەنی سووریا بکەم کە 3 ساڵ درێژەی کێشە، ئیتر سەبەودەکەی من هەر یەک ڕێچکاگرێ. بۆیە من هەر ئەوەندە ئاڵێم کە زۆر لە گوندەکانی سووریا وێران بوون لە باخەکاندا بۆ ئەوەی بتوانن بە ئاسانی میوە بخۆن. درەختە میوەدارەکانیان دەبڕیەوە، شارە گەورەکانیش قەرەواڵغیان کەم بووە. کاتێ هوروم هەبهاتە سووریاوە فێڵێکی بەکارهێنا کە باسکردنی گرنگە. ئەو لە دوای ئەوەی گەیشتە سووریا ئیتر سەربازەکانی ئازاد کرد کە لە ئاوەدانیەکاندا سامانی خەڵکی داگیر بکەن و ژنەکانیان بە ئەسیر بگرن، بۆ ئەوەی سەربازەکان بزانن کە لە شەڕی سووریادا سوودێکی شایەنیان دەستکەوتووە. ڕابواردنێکی باش دەکەن، بەڵام لە دوای ئەوەی کە سەربازەکان هەندێک خۆشگوزەرانیان کرد، هوروم هەب پێشی لێیان گرت و یەکڕاست بەرەو غەزە ڕۆیشت. گەشتنی هێزەکانی هوروم هەب بۆ نزیکی غەزە هاوکات بوو لەگەڵ هاتنی وەرزی سەرما. سوپای هاتیش کاتێک بینی هوروم هەب بەنیازی چوونە ژوورەوەی شاری غەزەیە، خێرا هێزەکانی خۆی لە نزیک ئەو شارەدا جێگیر کرد بۆ ئەوەی ڕێگال لە هوروم هەب بگرێ. هەروە هێزی هاتی دەیانزانی کە لەبەر ئەوەی لە بەردەم غەزەدا دەشتێکی فراوان هەیە، بەهۆی گالیسکەکانی خۆیەوە دەتوانێ لە ماوەیەکی کەمدا سوپای میسر لەناو ببە. بەوەی هاتنی وەرزی زستانەوە سوپای هاتی ناچار بوون کە بۆ دابینکردنی ئالیکی ئەسپەکانی خۆیان ئالیکی وشک لە سەوداگەرانی سووریا بکڕنەوە. لە دوای ئەوەی ئالیکەکانیان بەکارهێنا، ئەسپەکانیان تووشی نەخۆشی هاتن و قەستە قولەکانیان ڕەنگی سەوز و شل بوو. پاشان زۆریان مردن و گالیسکەکانی هاتی و سوپای سووریا واتە هێزەکانی ئازیرۆ بەبێ ئەسپمانەوە. بۆیە هێزەکانی ئەوان نەیانتوانی لە گالیسکەکانی خۆیان بۆ پێشگرتن لە هوروم هەب کەڵک وەربگرن. هوروم هەب کە لە ڕووی گالیسکەوە لە دوژمن بەتواناتر بوو، هەرزوو گالیسکەکانی ئەوانی لەناو برد و دوایش خەریکی سەربازانی پیادەی دوژمن بوو. سوپای پیادەی هاتی و سووریا لە نزیکی غەزەدا تێکشکان. ئەوەندە سەربازانی هاتی و سووریا و میسر لەوێدا کوژران و لاشەکانیان کەوتە سەرزەوی کە دواتر ئەو دەشتا بە سەرزەمینی ئێسکەکان ناونرا. کاتێک کە سوپای هاتی و سووریا لە نزیکی غەزەدا شکستیان خوارد، هوروم هەب ئۆردوگاکەیانی تاڵان کرد، بەڵام فەرمانیدا کە ئالیکی ئەو ئۆردوگایە بسووتێنرێ بۆ ئەوەی ئەسپەکانمان لێی نەخۆن. ئینجا من تێگەیشتم کە ئەو ئالیکە لەلایەن سوپای هاتی و سووریاوە
لە مامەڵەچیەکانی سووریا کڕدرا بوو زەهراوی بووە و دەرمانێکی زەهراویان تێکەڵی ئالیکە وشکەکە کردهبوو. من ئێستا نازانم کە هورمهەب بە چ فێڵێ توانی بووی کە ئالیک فرۆش واتە عەلافەکانی سووریا ناچار بکە کە ئالیکی وشکی زەهراوی بە سوپای سووریا و هاتی بفرۆشن بۆ ئەوەی ئەسپەکانیان لەناو ببات و گالیسکەکانیان بەبێ ئەسب بمێننەوە. لە پاشەوەی کە هێزەکانی دوژمن لە نزیکی غەزەدا شکان، هورمهەب بڕیاریدا بچێتە ناو شاری غەزەوە کە لە قەراغی دەریا و بەندەر بوو. لەو کاتەشدا هێزەکانی دەریایی میسر کە لە تانیسەوە بەڕێکەوتە بوون بە وەزعێکی خراپەوە هاتنە ناو غەزە، چونکە کەشتیە جەنگیەکانی میسر لە دوای ئەوەی گەیشتبوونە نزیکی غەزە ناچار بوون کە لەگەڵ کەشتیە جەنگیەکانی هاتی و سووریا بەشەڕ بێن بۆ ئەوەی ڕێگەی دەربازبوونی خۆیان بکەنەوە. لە دوای شەڕەکەش هەندێک لە کەشتیە میسریەکان نقۆم ببوون. ئەو کەشتیانەی کەما بوونەوە دەیانویست زووتر خۆیان بگەیەنە بەندەری غەزە بۆ ئەوەی لە پەلاماردانی تری کەشتەکانی دوژمن پارێزراو بن. بەڵام فەرماندەی سەربازی بەندەری غەزە بەندەرەکەی بەڕوویاندا نەکردبووەوە، وتبووی من نازانم کە ئایا ئێوە میسرین یان بۆ فریودانی ئێمە نیشانەکانی کەشتی میسرتان لە کەشتەکانی خۆتان داوە. فەرماندەی شاری غەزە کە بەسەر ناوچەی بەندەریشدا فەرمانڕەوایی دەکرد ئەوەندە بەدگومان بوو کە تەنانەت دەروازەی شارەکەی لە هورمهەبیش نەکردەوە. هورمهەب ناچار بوو ڕۆژێ لە پشت شوورەی غەزەدا بمێنێتەوە هەتا فەرماندەی سەربازگەی غەزە فەرمانی هاتنە ژوورەوەی بداتێ. لە دوای ئەوەش ئەو فەرماندەیە ڕێگەی بەچوونە ژوورەوەی هورمهەبدا، وتی ئەی هورمهەب دەبێ سوپاکەی خۆت لە دەرەوەی شاردا بهێڵیتەوە، خۆت بەتەنها بیتە ناو شارەکەوە. لە دوای ئەوەی کە دەپشکندێ و دڵنیا دەبین کە هورمهەبی ئینجا ڕێگە دەدەین کە سەربازەکانت بێنە ناو شارەوە. ئەو ڕۆژەی کە دەروازەی شاری کۆڵنەدەری غەزە بەڕووی هورمهەبدا کرایەوە ئەو هەنگاوی نایە شارەکەوە. ئێستاش لە میسردا ڕۆژی جەژنە و ئەو جەژنە تایبەت بوو بە سەخمەتی خواوەندی شەڕ. لەم ڕۆژەدا مناڵانی میسر بە گورزی دار و قامیشی نێزە ئاسا لەگەڵ یەکتریدا شەڕ دەکەن. بێگومان هەرگیز هیچ شارێ وەکو غەزە لە بەرامبەر دوژمندا خۆڕاگری نەنواندووە. هیچ سەردارێکی جەنگی کە لە شارێکدا گەمارۆ درابێ وەکو فەرماندەی شاری غەزە خۆگەر نەبووە. بۆیە پێویستە کە من ناوی ئەم فەرماندەیە لە ئەم سەربوردەیەی خۆمدا بنووسم، ئەگەرچی کاتێ کە من باڵوێزی میسر بووم لەگەڵ ئازیرۆدا پەیمانم بەست ئەو ڕێگەی بە من نەدا کە لە دەروازەی شارەوە بچمە ناو شارەوە و منی لە سەبەتەیەکدا بە گوریسێکەوە بەستە بوو ڕێیان کێشامە سەر دیواری شارەکە. ئەم پیاوە ناوی ڕوژوو بوو، سەربازەکانی خۆی سەرەگایان پێدەوێت، چونکە هەم لە ڕووی لە شولاریەوە لە گای نێر دەچوو، هەم لە ڕووی ورە و ڕەفتاریەوە من هیچ پیاوێکم نەبینی کە وەکو ڕوژوو بەدگومان و لاسار بێ. لەو ڕۆژەدا کە ڕێگەی بهاتنە ژوورەوەی هورمهەبدا ئەگەرچی دڵنیا بوون کە هورمهەبی فەرماندەی سوپای میسر هێزەکانی هاتی لە بیابانی سینادا و دواتر سوپای سووریا و هاتیشی لە نزیکی غەزەدا تێکشکاندووە، هێشتا هەر نەیدەویست ڕێگا بە سەربازەکانی بدا کە بێنە ژوورەوە. دەیوت لەوانەیە ئەمانە سەربازانی سووریا و هاتی بن کە کراسی سەربازانی میسریان لەبەر کردووە.
لە دوای ئەوەش کە سوپای میسر هاتە ناو شاری غەزە هەمویان کەیف خۆش بوون جگە لە ڕوژوو، چونکە ئەو پیاوە کە ماوەی چەند ساڵێک لەو شارەدا ئابڵوقەدرا بوو، ئەگەرچی فەرمانی لە هورمهەب وەردەگرت بەڵام ڕاهات بوو کە لە بارەگای فەرماندەیی خۆیدا سەرۆکی ڕەها و مطلق بێ، کەس فەرمانی پێنەدا. بەڵام هاتنی هورمهەب ڕێگەی لەوە دەگرت کە ئەو بتوانێ لە ئایندەدا بەبێ فەرماندەیی لە خۆی بەرزتر فەرمانڕەوایی بکە. من لەو باوەڕەدام کە ڕوژوو ناسرا و بەسەرەگا کەمێک شێت و زۆریش ئینکار بێ، بەڵام بەبێ ئەو دێوانیە و ئینکاریەی نەیەتوانی چەند ساڵێ لە بەرامبەر پەلاماردانی هێزەکانی هاتی و سووریادا بەرگری بکات و غەزە لەدەست نەدا. ڕوژوو سەرەگا ڕابردوویەکی جەنگی شایەنی باسی نەبوو، لەبەر ئەوە ئەویان کردبووە فەرماندەی سەربازگەی غەزە کە لە میسر دووری بخەنەوە بۆ ئەوەی لە ناڕەزایی و لاساریە هەمیشەیەکەی ئاسوودە بن، چونکە غەزە یەکێک بوو لەو جێگایانەی کار کاتێ یەکێکیان نەبیستایە یان لی تۆڕە بوونایە بیان ویستایە کە لە میسر دووری بخەنەوە دەیان ناردە غەزە. بەڵام لە دوای ئەوەی کە ئازیرۆ لە سووریادا شۆڕشی کرد و غەزە خۆی بەدەستەوە نەدا، دەرکەوت کە ڕوژوو پیاوێکی جەنگی شایستێ و گومان لەوەدا نەبوو ئەگەر غەزە خاوەنی شوورەیەکی بەرز و پتە نەبوایە ڕوژووش نەیەتوانی خۆی تێدا ڕابگرێ. دیوار و شوورەی غەزەیان بە بەردی گەورە دروست کردبوو، ئەیانوت کە لە سەردەمی کۆندا دێوەکان ئەم شوورەیان دروست کردووە. تەنانەت سەربازەکانی هاتیش کە هەموو قەڵایەکیان وێران دەکرد و داگیریان دەکرد نەیانتوانی بەسەر ئەو شوورەیەدا زاڵ بوون. بەڵام لەبەر ئەوەی کە سوپای هاتی خاوەنی هونەری سەربازی بوون، توانیان لە ژێر زەویەوە چاڵێکی گەورە لە ژێر یەکێک لەو قەڵایەنەدا دروست بکەن و ئەو بورجە بڕمێنن. غەزە بەر لەوەی کە ئابڵوقەدانەکەی دەست پێ بکە دوو شاری هەبوو، یەکێکیان شاری کۆن بوو لە زەویەکانی ناو شوورەکە بوو، ئەوی تریشیان شارە تازەکە بوو کە کەوتوو بووە دەرەوەی شوورەکە. کاتێک کە ڕاپەڕینەکەی ئازیرۆ دەستی پێکرد، ڕوژوو فەرمانی دەرکرد بوو کە شاری تازەی دەرەوەی دیواری غەزە وێران بکەن. سەرەگا بۆ ڕەچاوکردنی بەرژەوەندی سەربازی ئەم کارەی نەکرده بوو، چونکە لەو کاتەدا هێشتا ئازیرۆ بیری لە داگیرکردنی غەزە نەکردبەوە. بەڵام لەبەر ئەوەی دژایەتی ڕاوێژکارەکانی خۆی بکە ئەم فەرمانی دەرکرده بوو. دانیشتوانی شارەکە کاتێک دەبیستن ڕوژوو فەرمانی داوە خانوەکانیان وێران بکرێ، شارەکە لەناو ببرێ شۆڕش دەکەن و داوای یارمەتی لە ئازیرۆ دەکەن. بەڵام بەر لەوەی ئازیرۆ بۆ یارمەتیدانیان بێ، ڕوژوو دانیشتوانی شاری تازە قەتڵ و ئام دەکات و ئەم بەرپەرشدانەوەی شۆڕش لەلایەن ڕوژەوە ئەوەندە بێبەزەیانە بوو کە هەتاکو کۆتایی جەنگی غەزە کەس نەیدەوێرا لا جێبەجێکردنی فەرمانەکانی ڕوژووی سەرەگا سەرپێچی بکە. هیچ کەسێک نەیدەزانی کە چۆن دەبێ لەگەڵ ڕوژوودا ڕەفتار بکە. ئەگەر یەکێک لە سەربازانی دوژمن چەکەکەی خۆی تەسلیم بکردایە و با ڕوژۆی بووتایە بمبەخشە خوێنم مەڕێژە، ڕوژوو هاواری دەکرد ئەم پیاوە بکوژن، چونکە ئەو لە جیاتی ئەوەی پەنا بۆ دادپەروەری من ببە پەنا بۆ لێبوردنم دەبا. ئەم بابەتە دەیسەلمێنێ کە من بە دادپەروەر نازانێ. بەڵام ئەگەر سەربازێت تەسلیم بوایە و داوای لێبوردنی نەکردایە، ڕوژوو دەیوت ئەم پیاوە بکوژن، چونکە لە بەرامبەر مندا ملهوڕی دەکا بە هیچم نازانێ. کاتێکیش کە ژن و مناڵەکان داهاتنە لای و بەگریانەوە داوای لێخۆشبوونیان بۆ مێرد و باوکەکانی خۆیان دەکرد کە سەربازی سووریایی بوون، ڕوژوو دەیوت ئەمانە بکوژن، چونکە ئەوان نازانن کە وەکو چۆن
فەرمانی ئاسمان بەرامبەر بە زەوی ناگۆڕێ، حکمی منیش بەرامبەر بە سووریەکان کە لە میسر هەڵگەڕاونەتەوە نەگۆڕا. کەس نەیەزانی کە چۆن لەگەڵ ئەو پیاوەدا هەڵسوکەوت بکە، چۆن قسە بکە کە نەبێتە هۆی تووڕەبوونی و ئەو هەموو وتەیەکی بە شێوەیەک لێک دەدایەوە کە گوایە نیازی ئەوەیان هەبووە جنێوی پێ بدەن یان فریوی بدەن بە پێچەوانەی فەرمانی ئەو کار بکەن. خەڵکی تەنها متمانەیان بە شتێکی ئەو هەبوو، ئەویش ئەوە بوو کاتێک کە فەرمانێکی دەربکردایە دەبوایە جێبەجێ بوایە، هیچ بەهانەیەک بۆ جێبەجێ نەکردنی فەرمانەکە و دواخستنی نەدەسەلماند. لە سەرەتای شاری غەزا لەلایەن ئازیرۆ پاشای وڵاتی ئامورۆ کە لە دوای هەڵگەڕانەوەی لە میسر بووە پاشای هەموو سووریا و سووریای لە چنگی میسر دەرهێنا کەوتە بەر پەلاماردان، بەڵام هێرشی ئازیرۆ بۆ غەزا لە چاو هێرشەکانی هێزەکانی هاتی وەکو یاری منداڵان و شەڕی پیاوان مابوو، چونکە سوپای هاتی شەو ڕۆژ کەلوپەلی ئاگراوی و گۆزەی پڕلەماری ژەهراوی و لاشەی مردوو ئەسیرە میسریەکانیان بە زیندویی هەڵەدایە ناو شارەکەوە. ئەو بەندە میسریانەی کاتێک کە دەکەوتنە سەرزەوی بەهۆی تینی کەوتنە خوارەوەیان دەمردن. ئەمە لە کاتێکدا بوو کە نەکەوتنایە بە دیواری بەرزی شارەکە بەیەسکی تێکشکاوەوە نەکەونە ژێر دیوارەکە. کاتێک کە ئێمە چووینە ناو غەزا ڕوانیمان هیچ خوانوێک نییە کە بنمیچی هەبێ. بەرباران و هاویشتنی شتی ئاگراوی بنمیچی هەموو خانوەکانی ڕوخاندە بوو ویان سووتاندەبووی. هەندێکیش لە دانیشتوانی شارەکە لە ژێرزەمیندا دەژیان، ئەوانە بریتی بوون لە ژنەکان و پیرەمێردە لاوازەکان کە ساڵەها بوو ژەمێتێر نانیان نەخواردبوو. ڕوژوو هەموو پیا و مناڵە نێرەکانی شاری لە سەرەتای گەمارۆدانەکەوە بۆ کاری نەوژەنکردنەوەی دیواری شارەکە تەرخان کردبوو. لە 10 نەفەر لەو پیا و مێرد مناڵانە 9 مردبوون. ئەو بە 6 لە دانیشتوانی شارەکە کە بە زیندویی مابوونەوە کاتی ئێمەیان بینی لە جیاتی دەربڕینی خۆشحاڵیان جنێویان دەدا و خاکیان بەسەری خۆیاندا دەکرد. هۆرم هەبووتی گەنم و گۆشتیان بدەنێ، بەڵام ئەم خواردنە بووە هۆی ئەوەی کە کۆمەڵێکیان بەهۆی تێر خواردنەوە مردن، چونکە گەدەی ئەوان کە چەند ساڵ دەبوو لەگەڵ خواردنی کەمدا ڕاهاتبوو نەیەتوانی تەحەمولی تێر خواردن بکە. من حەز دەکەم بڵێم ئەو ڕۆژی ئێمە چووینە غەزەوە ئەو شارەمان چۆن کەوتە بەرچاو. ئێمە ڕوانیمان کە لە دیوارەکانەوە پێستی مرۆڤ هەڵواسرا بوو، بە جۆرێک بۆنی بۆ گەنی لاشەکان لەو شارە دەهات کە ئێمە لە کاتی هاتوچۆکردن بە ناو شارەکەدا ملوتی خۆمان دەگرت. ئەم لاشانە سەربازەکانی هاتی لە دەرەوە فڕێیان دەدایە ناو شارەکە بۆ ئەوەی بەرگری کاران بە بۆنی ئەو لاشانە بێزار بن ویان ببێتە هۆی نەخۆشکەوتن و مردنیان. من حەز دەکەم ئەوە بڵێم لەو ڕۆژەدا کە یەکێک بوو لە ڕۆژە گەورەکانی سەرکەوتنی میسر خۆشحاڵ نەبووم، چونکە بینیم کە ئەو سەرکەوتنە بە نرخ و ئازار و ئەشکەنجە و بەدبەختێکی زۆر بەدەست هاتبوو کە تا ئەو ڕۆژە هاوتای نەبوو. سەربازانی ڕوژووی سەرەگا کە بەرگریان لە شار دەکرد لەبەر لە ڕوولاوازیان ترسناک ببوون، تەنانەت مردووە و شکراوەکانی خانەی مەرگیش لە دوای کۆتایی هاتنی کاری مۆمیایان لەو سەربازانە قەڵەوتر و جوانتر بوون. دەستوقاچی ئەوان بەهۆی ڕەنجی بەردەوام و برسێتی و قامچی لێدانی ڕوژوو درێژ ببوو، ددانەکانیان بەرجەستەیی هەبوو، لەسەر ئەژنۆیان لووی گەورە دروست بوو. من زانیم کە بەهۆی نەخواردنی خۆراکەوە وایان لێ هاتبوو. هیچ سەربازێکم نەبینی کە ڕێک و ڕاست بەڕێدا بڕوە، هەمویان قەمبور ببوون، چاوەکانیان لە ناو کاسەی چاویاندا بەناوە چوو بوو.
کاتێ ئەیانڕوانی ئێمە لێیان دەترسین چونکە وەکو دەڕەندەکان سەیریان دەکردین. ئەوان کاتێک کە هورومهەپیان بینی بەدەست و بازۆ کەم تواناکانیان نێزەکانی خۆیان بەرز کردەوە و دەنگێکی وەکو ناڵاندن لە دەمیانەوە هاتە دەرێ و ئەیانوت بەرگری بکەن. ئەو سەربازە بەدبەختانە ئەوەندە بەپێی ڕاستپاردەی هورومهەپەوە بەرگری بکەیان لە فەرماندەکی خۆیان بیست بوو ئیتر نەیانەتوانی قسەیەکی تر بکەن. هیچ وتەیەکی تر لە ڕوحیاندا دروست نەدەبوو کە بەسەر زمانیاندا بێ. هورومهەپ کاتێک کەڕوانی سەربازەکانی غەزا بەهۆی جەنگ و بەرگری بەردەوامەوە بەو شێوەیان لێهاتووە پێیانی وت کە لەمە بەدووە کاتی پشودانی ئێوەیە بخۆن و بخۆنەوە و بنون بۆ ئەوەی ماندوێتی لە لەشتان بێتە دەرەوە و توانای لە دەستچووتان بگەڕێتەوە. یەکسەر گۆشتی تازە و نان و ئاوی جۆیان بەسەردا دابەشکردن. هورومهەپ بەدەستی خۆی ملوانکەیەکی زێڕی بە ملی هەریەکە لەو سەربازانەوە کرد و ئەسیرەکانی سووریاشی بەسەریاندا دابەش کرد. بەڵام سەربازەکان لە تاو لاوازی و شەکەتیان نەیان نەتوانی ئەسیرەکان بۆ فرۆشتن ببەنە بازاڕ و لەبری ئەوە بە چاولێکردنی سەربازەکانی هاتی ئەوانیان ئەشکەنجادا، چونکە لە سەردەمی درێژخایەنی گەمارۆدانەکەدا سەربازە میسریەکان لە غەزەدا هەندێشت لە سەربازەکانی هاتیەوە فێر ببوون کە یەکێک لەوانە لێکردنەوەی پێستی ژن و پیاوان بە زیندویی و هەڵخستنی پێستیان بە دیوارەوە بوو. کاتێکیش کە لەوانیان دەپرسی بۆچی ژنە سووریەکان ئەشکەنجادەن بۆ نایەن فرۆشن، لە وەڵامدا ئەیانوت ژن و پیاوی سیریانی لە دیدی ئێمەدا وەکو یەکە و هەرێکێکمان دەست بکەوێ دەبێ بە ئەشکەنجەوە بیان کوژین بۆ ئەوەی تۆڵەی خۆمان لە سریانیەکان بکەینەوە. هورومهەپ ملوانکەیەکی زێڕی قورسیدایە سەرەگا کە بە گەوهەر جوانکاری کرابوو، قامچێکی زێڕیشی داپێی و بە سەربازە میسرەکانی کە لەگەڵ خۆیدا هاتبوونە غەزا وتی بە شانازی ڕوژووی سەرەگا بنەڕێنن. هەمویان بە خۆشحاڵیەوە بۆ ئەو سەربەرزیە نەڕاندیان، چونکە کاتێک هاتنە ناو شارەکەوە ئینجا تێگەیشتن کە ئەو پیاوە بۆ پاراستنی غەزا چ کۆشش و فیداکاریەکی کردووە. بەڵام لە دوای ئەوەی کە نەڕەی سەربازەکان نەما، ڕوژوو بە هورومهەپی وت بۆ تۆ وا دەزانی کە من ئەسپم ئەمیاڵە بە ملمەوە دەکەی؟ ئەم قامچی کە داوتە بە من ئایا زێڕی پەتیە یان زێڕی سریانیە؟ ئەگەر زێڕی سریانی بێ لە دەبەشدا نۆ بەشی مسە. هورومهەپ ئەم قسەی پێسەیر نەبوو، چونکە ئیزانی کە هورە و ڕەوشتی ئەو پیاوە چۆنە، بۆیە دڵنیای کردەوە کە قامچێکە بەتان و پۆی زێڕی پەتی میسری چەنراوە. سەرەگا بە تووڕەیەوە وتی هورومهەپ سەربازەکانی خۆت لەم شارە ببەرە دەرەوە، چونکە ئەوان دەنگەدەنگ دەکەن و ناهێڵن من بنوم. پێشتر لەگەڵ ئەوەشدا کە بەردەوام دەنگی سەرقۆچ و ڕووخانی بەرد و ئاگر دەکەوت نەگوێم، بەڵام بە ئاسوودەیی دەنووستم. ئەگەر سەربازەکانی خۆت
لەم شارە نەبەیتە دەرەوە ئەوان خەو لە من بزەڕێنن ناچارم کە فەرمان بدەمە سەربازەکانی خۆم هەموو سەربازەکانی تۆ بکوژن سەرەگا ڕاستی دەکرد ئەو پیاوە کە چەندین ساڵە شەو ڕۆژ لە شەڕدا بە ئاسوودەیی دەخەوت لەو کاتەدا نەیەتوانی بنوێ بەردەوام بیری لە ژمێرەی سازی و بەرگی سەربازی عەمبارەکانی ناوشار دەکردەوە ڕۆژێکیان هاتە لای هورمهەب و ئەم جارەیان بە ملکەچیەوە وتی هورمهەب تۆ فەرماندەی سوپای میسری و سەرۆکی منیشی من داوا لە تۆکەم کا سزام بدەی چونکە من شایانی سزادانم هورمهەب وتی تۆ بۆچی شایانی سزادانی سەرەگا وتی لەبەر ئەوەی کە بەشێک لەو کەلوپەلە سەربازیانەی کە بە من سپێر دراوە دەبێ ژمێرەکەی بۆ فیرعەون بگەڕێنمەوە نەماوە و نازانم چیم لێ کردووە ئەگەر پاپیرۆسەکانم بدۆزیایەتەوە دەمتوانی بزانم کە چیم لێیان کردووە بەڵام ئەو کاغەزانە بەهۆی سوتانەوە لە ناو چووە لەو کاتەوە کە ناتوانم بنوم شتم لەبیر دەچێتەوە هەر ئەوەندە ئازانم کە ژمێرەی هەموو ئەو کەلوپەلانەی کە بە من سپێردرا بوو ڕێک و پێکە و تەنها ئەوە نازانم کە چیم لەو 400 کورتانە کەرە کردووە کە لە عەمبارەکەدا دام نابوو من ئاگادارم کە ئەم کورتانانم بەکار نەهێناوە چونکە هەموو گوێدرێژەکانمان لە برساندا مردن هیچ گوێدرێژێکمان نەماوە کە لەبەر ئەوە پێویستمان بە کورتان بێ ئێستا ئەی هورمهەب بە بۆنەی ئەم کەم تەرخەمیەوە لە بەردەم هەموو سەربازەکاندا قامچیم لێ بدە بۆ ئەوەی تەمبێ بم و بزانم کارگیز ناتوانم بگەمە خزمەت فیرعەون چونکە من ئەو کەلوپەلە سەربازیەی فیرعەونم بە فیڕۆ داوە کە دەبوایە پارێزگاریم لێ بکردایە هورمهەب وتی تۆ لەم بارەیەوە پەرۆشت نەبێ چونکە من 400 کورتانی گوێدرێژت لە ساز و بەرگی سوپاکەی خۆم دەدەمێ بۆ ئەوەی لە عەمباردا دای بنێ و ژمارەکەت تەواو بێ بەڵام سەرەگا قبوڵی نەکرد وتی دەتەوێ فریوم بدەی کورتانی کەرەکانی سوپاکەی خۆت بۆ ئەوە ئەدەیتە من کە لە پاشە ڕۆژدا باشتر بتوانی لە لای فیرعەون من تاوانبار بکەی کە ساز و بەرگی سوپاکەم فەوتاندووە و من ئەم کارە ناکەم فریوی تۆ ناخۆم دەزانم کە تۆ ئیدەیم پێدەبەیت و دەتەوێ ببیتە فەرمانڕەوای غەزا جێگەکەی من بگری و من ئێستا واویر دەکەمەوە کە تۆ فەرمانت بە سەربازەکانی خۆت داوە کە کورتانە کەرەکان لە کۆگاکانی مندا بدزن بۆ ئەوەی بتوانی لە لای فیرعەون من بە کەم تەرخەمی و دزی تاوانبار بکەی من ئەم کورتانانم ناوێ کە تۆ تەوێ بیدەی بە من ئەوەندە ئەم شارە ژێر و ژوورەکەم هەتا کورتانەکانە دۆزمەوە ئەم وتانە هورمهەپی بەرامبەر بە وەزعی دەرونی سەرەگا خستە مەترسیەوە و وایزانی شێت بووە وتی ڕوژ و وا باشە کە تۆ بۆ پشودان بڕۆیتەوە بۆ میسر بۆ لای ژن و مناڵەکانت چونکە من هەست دەکەم کە ئابلوقە درێژخەیانەکەی ئەم شارە و ئەو زەحمەتەی کە کێشاوتە تۆی زۆر ماندوو کردووە هورمهەب نەیزانی کەوتنی ئەم قسەیە چۆن سەرەگای لەوە دڵنیا کردەوە کە ئەو چاوی لە فەرمانڕەوایی غەزەیە وتی ژنی من شوورەی شاری غەزەیە مناڵەکانیشم بورجەکانی ئەم شارەیە من لێرە ناڕۆم ئەگەر نەتوانم کورتانەکان بدۆزمەوە بەدەستی خۆم سەری ژن و مناڵەکانمە بڕمەوە پاشان ڕوژوو بەبێ ئاگاداری هورمهەب فەرمانی بە سەربازەکانی خۆی کرد کە بەرپرسی ئەم بارە سەربازیەکانی ئەو شارە هەڵبواسن کە یەکێک لە پیاوە ئازاکانی غەزە بوو وەکو خەڵکی تر چەند ساڵ لە بەرامبەر دوژمندا خۆڕاگری کردبوو کاتێ هورمهەب بەم ڕووداوەی زانی وتی بێگومان ئەم پیاوە شێت بووە فەرمانیدا کە لە ژوورێکدا بیخەنە ژێر چاودێریەوە و نەهێڵن لەوێ دەربچێ بەمنیوت بڕۆ لێی بنۆڕە بزانە کە چۆن دەکرێ چارەسەری بکەم من ڕۆیشتم و چاوم بە ڕوژوو کەوت پاشان گەڕامەوە و با هورمهەبم وت کە بەهۆی ئەو هەڵمانەی کە لەسەری ئەم پیاوەدا کۆبۆتەوە
تووشی شێتی هاتووە. بۆ چارەسەرکردنی ئەو من دووشت بەباش دەزانم. یەکەمیان ئەوەیە کە تۆ بە سوپاکەی خۆت لە شار بڕۆیتە دەرەوە و غەزە بدەیتە دەست ئەو بۆ ئەوەی بتوانێ وەکو ڕابردوو بە تەنها فەرمانڕەوایی تێدا بکە. هورم هەبووتی من ناتوانم بەر لە گەیشتنی هێزی فریاکەوتنی میسر لێرە بۆ هێرشکردنە سەر سووریا بڕۆم، چونکە ئەگەر لێرە بڕۆم ئەو هێزەی لە میسرەوە دێ نەگات پێمان، من تێک دەشکێم. تاکە ئامرازی پاراستن و ئاسایشی هێزەکانم دیواری غەزەیە. وتم ئێستا کە ناتوانی لەم شارە بڕۆی بۆ چارەسەرکردنی سەرەگا هیچ ڕێگەیەکی کەمان نییە جگەلەوەی کە سەری بخڵی شێنین بۆ ئەوەی هەڵمەکان لەسەری بێتە دەرەوە. هەروم هەب کە دەیزانی نەشتەرگەری کاسەی سەر کارێکی ترسناکە، پێشنیارەکەی منی ڕەت کردەوە. وتی من ناتوانم پیاوێک بخەمە ژێر مەترسی قلیشاندنی سەرەوە کە قارەمانی ئازایەتیەکانی میسرە، چونکە جگەلەوەی کە ئەگەری مردنی هەیە خودی منیش تاوانبار دەکرێم کە حەسوودیم بە ئازایەتی و شانازی ئەو بردووە و ئامرازی لە ناوبردنی ئەوم بەکارهێناوە. بۆیە من بۆ هێورکردنەوەی دێوانەیەکەی سەرەگا بە هەندێ دەرمانی هێورکەرەوە و چەند پیاوێکی بەهێزەوە چوومەلای و بە پیاوە بەهێزەکانم وت کە بە قەرەوێڵەکەیەوە بیبەسنەوە بۆ ئەوەی بتوانم دەرمانەکەی دەرخوار بدەم. پیاوەکان سەرەگایان بە تەختەکەوە بەستەوە و من بەڕەحەتی دەرمانەکەم خستە ناو قورگیەوە و لە دوای ئەوەی دەرمانە هێورکەرەوەکە کە کەمێ دەرمانی سڕکەریشی تێدا بوو چووە گەدەی سەرەگاوە کاریگەرێتیەکەی دەرکەوت. هەستم کرد کە کەمێ ئۆقرەی گرتە بوو. بەمنی وت ئەم هەروم هەبات شەقەڵا کە لە بیابانەوە هاتۆتە بەندەری غەزە بە جۆرێ بیر و هۆشی منی شێواندووە کە من فەرامۆشم کرد پێی بڵێم ڕۆژێک بەر لە هاتنی ئەوان بۆ ئەم شارە جاسووسێکی ترسناکی سووریا کەوتۆتە داوی منەوە. من ئەوم لە زیندانی ناو بورجی قەڵاکەدا بن کردووە بەتەما بووم هەڵی بواسم. بەڵام هاتنی هورم هەپوو ئاڵۆزبوونی هزرم بەهۆی هاتنی ئەو سەربازەکانیەوە نەیهێش کە ئەو سیخۆڕە لە ناو ببەم. بەڵام لەبەر ئەوەی کە ئەم پیاوە زۆر فێڵبازە ئێستا بیر دەکەمەوە کە لەوانەیە ئەو 400 کورتانەی دزی بێ. بڕۆ ئەو بهێنەرە لای من بۆ ئەوەی وای لێ بکەم قسە بکە و بزانم کە کورتانەکانی چی لێ کردووە، لەکوێ شاردوێتیەوە. لە پاش ئەوەی کە زانیم حەشارگەکەی لەکوێیە ئیتر بە ئاسوودەیی دەنوم. من لە سەرەتادا وەمزانی کە سەرەگا و ڕێنە دەکا، بەڵام ئەوەندە داکۆکی کرد کە من ناچار بووم بۆ بەندیخانی ناو بورجەکە بچم چاوم بە سیخڕەکە بکەوێ. لە دوای ئەوەی کە بەرەو بورجەکە ڕۆیشتم بۆم دەرکەوت کە زیندانیەکە لە نەهۆمی ژێرەوەی بورجەکەدایە. ئەو جێگەیەکی تاریکە بۆ ڕۆیشتنە ناوی پێویستی باڵکردنی مەشخەڵ بوو. مەشخەڵێکم هەڵکرد و ویستم بچمە ناو زیندانەکەوە، لەوێدا ڕوانیم زیندانبانەکە واتە بەرپرسی زیندانەکە پیاوێکی نابینایە. پێم وت من هاتووم ئەو سیخۆڕەی سووریا دەربکەم کە ڕۆژێک بەر لە هاتنی هورم هەب کەوتۆتە دەستی ئێوە بیبەمە لای سەرەگا. بەڵام پیاوە کوێرەکە کە پیریش بوو
ناوی 20 خوای میسری هێنا و سوێندی بە هەر یەکێکیان خوارد کە لە زیندانەکەدا هیچ بەندەیەکی زیندوی لێ نییە، چونکە کاتێ کە سێخۆڕێ دەستگیر دەکرا لە سەرەتادا بۆ دەستکەوتنی زانیاری کە بۆچی هاتووە دەیەوێت چه هەواڵێکی دەست پێوێ ئەشکەنجەیە دەن و پاشان لە بەندینخانەدا بە زنجیر دەیبەسنەوە و وازی لێ دەهێنن هەتا لە برساندا دەمرێ و لاشەکەی دەبێتە خۆراکی مشکە ترسناکەکانی بەندینخانەکە، چونکە ئازوقەیان نەبوو کە بیدەنە بەندەکان بۆ ئەوەی لە برسان نەمرن. ئەگەرچی پیرەمێردە کوێرەکە سوێندی بە 20 خوای میسر خوارد کە لەو زیندانەدا هیچ بەندەیەکی زیندوی لێ نییە، بەڵام من لە وتەکەی ئەو هەستم کرد کە درۆ دەکا، چونکە پیاوی ڕازگۆ پێویستی بەوە نییە کە سوێند بە 20 خوا بخوا، بۆیە پێم وت تۆ دەزانی کە سەرەگا پیاوێکە ئەگەر بزانێت درۆ دەکەی لەگەڵەوەشدا کە پیر و نابینایت پێستت لێ دەکاتەوە، باشتر وایە کە ڕاستیەکە بڵێی. پیرەمێردەکە کاتێکە زانی من هەڵ ناخەڵەتێم داچەمیەوە و پاشان سوورجەی برد و وتی ئەی پیاوی گەورە، من کە ناتبینم بەڵام بە دەنگەکەت دەزانم کە خەڵکی میسری و دەسەڵاتت هەیە بەزەیت بە گیانی مندا بێتەوە مەم دەرە دەست حاکم، چونکە ئەو دەمکوژێ من یەکێک لە خزمەتکارە وەفادارەکانی میسر و فێرعەون بووم و دەشبم، و لە کاتی گەمارۆدانەکەدا لەو کاتەی کە هێشتا خواردنیان ئەدایە بەندەکان و ئازوقا ئاوەها کەم نەبوو، من هەموو ڕۆژێ بۆ خزمەتکردن بە میسر و فێرعەون کەمێ خۆراکم لە بەندەکانم دەدزی، چونکە ئەمزانی کەوان هەرچەندە زیاتر برسێتی بچێژن من زیاتر خزمەتی میسر و فێرعەون دەکەم. بەڵام ئەم جاسوسە سریانیە کە ڕۆژێک بەر لە هاتنی هورمهەب کەوتە دەستی حاکمی غەزەوە، بەندەیەکی ئاسایی نییە، زمانێکی لوسی هەیە، کاتێک ئەدوێ وتە شیرینەکانی لە گوێی مندا وەکو چریکەی بولبولە. ئەو ڕۆژەی کە ئەو هاتە زیندانەکەوە لاشەی بەندکراوەکانی بینی کە گۆشتی لەشیان ببووە خۆراکی مشکەکان، لە منی پرسی کە ئەمانە بۆچی مردوون. وتم لەبەر ئەوەی کە لەم شارەدا ئازوقە نییە و ئێمە ناتوانین خواردن بدەینە بەندەکان، ئەوانیش لە برسا دەمرن. تۆ دەبێ ئەوە بزانی کە من لەبەر ئەوەی کوێرم ناتوانم بەندەیەک زنجیر بکەم. هەموو جارێ کاتێک کە گیراوێک دەهێن لە بەندیخانە پیاوانی تر دێن بە زنجیری مس دەیبەسنەوە و دەڕۆن، بەڵام لە دوای ئەوەی کە بەندەکە بەسترایەوە ئیتر من دەتوانم زیندانبانی بکەم. کاتێک کە ئەو جاسووشەش هات هەروا بوو، لە پێشا کەسانی تر هاتن و ئەویان بە زنجیری مزبەستەوە. لە پاش ڕۆیشتنی ئەوان بەندەکە لەبارەی هۆی مردنی ئەوانی تر پرسیاری لە من کرد و لە دوای ئەوەی کە بیستی ئەوان لە بەرپرسێتی مردوون بە منی ود ئەگەر تۆ خواردن و ئاوم بدەیتێ لە برسا نەمرم توانام هەبێ ئەوە لە ڕۆژی هاتنی هورمهەب بۆ ئەم شارە ئەوەندە زێڕت دەدەمێ کە هیچ پیاوێکی دەوڵەمەند لە سووریادا بەقەدەر تۆ زێڕی نەبێ. من هەر کە ئەم وتەیەم لێ بیست کە زانیم ڕاز دەکات و بەڵێنەکەی خۆی دەباتە سەر و هەروەها ئەو دەیوت سەرەڕای ئەوەش ئەوەندە زێڕت دەدەمێ کە نەتوانی هەڵی بگری. چاوەکانیشت چاک دەکەمەوە، چونکە من پزیشکێک دەناسم کە لە چارەسەرکردنی نەخۆشیەکاندا و بە تایبەتی چاکردنەوەی چاو لە جیهاندا هاوتای نییە و ئەم چاوەی منیش کە دەیبینی ئەو چاکی کردوتەوە. لە دوای ئەوەی هورمهەب هاتە ئەم شارەوە تۆ هەم دەوڵەمەند دەبی و هەمیش چاوت چاک دەبێتەوە و دەتوانی خانوویەک بۆ خۆت بکڕی و دە خزمەتکاریش لە ماڵەکەتدا بحەوێنەوە، لا شەو ڕۆژێکدا دەجار گۆشتی قاز بخۆی. من کە دڵنیا بووم ئەو لە بەرامبەر هەر ژەمە خواردنێک زێڕێکی زۆرم دەداتێ، هەموو ڕۆژێ نان و ئاوم دەدا پێی. هەر ژەمە خواردنێکم بە دەجار دەین زێڕ لەسەر حساب دەکرد، بەڵام ئەو لەبەر ئەوەی زوو برسی دەبوو لە شەو ڕۆژێکدا چەندین جار داوای خواردنی لێ دەکردم. منیش بەو ئامرازانی کە هەم بوو خواردنم بۆ پەیدا دەکرد و ئەمدا پێی. ئەم پیاوە ئێستا لە بری نرخی ئەو خۆراکەی کە خواردوێتی
هەتا چەند ڕۆژێک لەمەوبەر دوو جار دەجار دەین قەرزاری من بۆتەوە، بەڵام من لەبەر ئەوەی کە لەم بڕەزێڕە زیاترم لێی دەوێ دەمەوێ بوەستێ هەتاوەکو قەرزەکەم دەگاتە 3 ملیۆن. لە دوای ئەوە ئینجا پێ ڕابگەێنم کە هورومهەب هاتۆتە ئەم شارە. وتم کەواتە تۆ پێت نەوتووە کە هورومهەب گەیشتۆتە ئەم شارە. لێپرساوی زیندانەکە واتە پیاوە کوێرەکە وتینا، چونکە ئەگەر پێم بووتایە لەم بەندینخانەیە دەڕۆیشت من لە سوودێکی گەورە بێبەش دەبووم، بەڵام کاتێک کە قەرزداریەکەی گەشتە 3 ملیۆن ئەوسا پێی دەڵێم هورومهەب هاتووە. وتم ئەی پیاوی سادە و نابینە، ئایا دەزانی کە 3 ملیۆن دەین چەند زێر دەکا؟ ئەگەر 3 ملیۆن زێر لە شوێنێکدا کۆ بکەیتەوە تەنانەت بە 20 ئەسپیش ناتوانن بۆ شوێنێکی تری بگوازنەوە. لە هەموو شاری غەزەدا لەو کاتەشدا کە ئەم شارە ناوەندی بازرگانی بووە 3 ملیۆن دەین زێر دەست نەکەوتووە. جانەخوازە ئەمڕۆ کە ئەم شارە وێرانیش بووە. خۆشەویستان، تا لە سبەی شەو لە عەڵقەیەکی نوێی سینۆهەب پزیشکی تایبەتی فەرعەوندا لە کاتژمێردەدا دێنەوە خزمەتی ئێوە بە ئارامی شەوگارتان سپێرین.